مامۆستای من لە 2015 زەواجم کرد. خوای گەورە دوای 10 ساڵ مناڵێکی پێبەخشیم، یعنی مامۆستای لە مانگی دەبەوە کە لە ئەو حەملەمە بوو. بەڕاستی یعنی زۆر لە ناڕەحەتیە مۆی خوای گەورە تقریباً بە پێی دکتۆرەکان کە حەملەکەم لە 7 تا بووم، بەس بە پێی گەشە و سۆنەری گەشتەوە بڵێ 6 مانگی. دکتۆرەکان زۆران نەبێ لە باری بەری و ئەم مناڵە بۆ مەستەقەت دەبێ و شەلل دەماغ بەوە بوو. گوێم لە کارێکی تۆ گر لە زۆر کاتە گوێم لە یەگر ئەدبوو دە شتە نابی و گونا هەمش هەر لەسەرەوەینەی تۆ لە ناو نەدا. ئەلحەمدولیلا مناڵەکەم بڵێ ئیتر هەر دڵم ناهات لە باری بەرم ئەوە بوو هاتە دنیا. بڵێن بە هەفتەیەکی ما بوو 6 مانگ تەواو بکا بەپێی سۆنەرەکەەوە بوو. 2 مانگ من لە غودە جا بە دیارە مناڵە و یعنی زۆر ناڕەحەتی و هینم بەسەر هات بەدەست لەو کاتە، یعنی زۆر ناڕەحەتی زۆر ناخۆشی. خۆت زانی خۆم تازە مناڵم بوو بخۆم بە دیار ئەم مناڵەم و دڵم ناهات. ئەو بوو مامۆستاگیان کێشی 750 گرام بوو. قەنەعەت کە مامۆستاگیان لەو خەسخانە ئەم منە ناڕەحەتیم بەسەر هات 5 جار 6 جار ئەم مناڵم ئۆکسجینی سفرە بۆەوە. بەس ئەلحەمدولێ دایمە سەرم لە شوزرا بوو مامۆستاگیان دایمە لە خوا ئەپاڕام بۆ قەنەعەت کارچی دکتۆر و پەرستار بوو کە لەو حاڵەتە وردە شکر نەجاتی بوو. ئەنگۆ موعجیزە و دوعای خۆت. ئیتر مامۆستاگیان 2 مانگ بوو محەممەد گیانم بردەوە ماڵەوە ئەلحەمدولێ وەسعی باش بوو. بەستر بڵێ لە 8 12ەوە داخلی خەسخانەم کرد کاتێ بردم تۆ زاوە مەزین تووشی ئەم پەتاوینە بووە ئۆکسجین وشتی دابەزی مامۆستاییان ئەو بوو مانگێ داخڵم کردەوە. ئیتر سوپاس بۆ خوا بوو خوای گەورە مناڵەکەمی برنەوە بەڕاستیانی ئەو دەقا کە دکتۆرەکان ئەواڵیان پێدام مامۆستاییان سوزدێ شکرم بر. بەس یعنی مامۆستاییان هەموو کەس زانە جەرەک سووتان زۆر ناڕەحەتە زۆر ناخۆشە. هەموو جارێ ساش یعنی هەنێکە ڕسم شتەکانی لە ناو مۆبایلەکە مامۆستاییان دڵم نایانی بیسڕمەوە ئەنێ شتیم هەیە دڵم نایە لای بەرم، یعنی وەکو ئەو هات گوناحبار نابوو مامۆستاییان زۆر یعنی جەرێک زۆر شیرین ئەخواتە زانی. ئیتر مامۆستاییان یعنی زۆر خوشکەکەم ئێمە ئەپاڕینەوە لە ئەڵڵا خوای گەورە بۆتی قەرەبوو بکاتەوە لەو باشتر. ئەوەنە مناڵت باتی مەشغوڵت کا بە پەروەردەکردنی مناڵەوە سەرقاڵ نەبی هەر لەگەڵ ئێمەیان قسە بکەیت، مەجالت نەبێت هاتوچۆی ئەوەنە خزم و کەسوکارەکانت بکەیت. بەس داواکەم لە خوای گەورە بۆتی قەرەبوو بکاتەوە یارمەتی دەرە بێت. طبعاً جەرگ زۆر شرینە، بەڵام کچە شرینەکەم تۆ ئەگەر ئەتەوێت لە بیرت بچێتەوە زیاد خوای گەورە سەبوریت بات هەوڵ بە لە مۆبایلەکەتا بیسڕەوە یان لە بۆکسێکە هەڵی بگرە بە هەر شێوازێک بێت. ئەگەر بتەوێ جار بەجار سەیری بکەی ئاساییە، بەڵام ئەگەر تۆ لەسەر شاشەی مۆبایلەکەتدا نابێ هەموو کاتێک برینت ئەکولێتەوە. بۆیە یەقینت هەبێت مادام تۆ ئەوە سابیر و شکر بوویتە دوعات کردو لە سوژدەیە خوای گەورە تۆ بێ ئومێد ناکات و مناڵی شت ئەداتێت دڵنیات ئەکەمە و مناڵی جوانتر و باشترت ئەداتێت. خوای گەورە سەرقاڵت کا بە مناڵ پەروەردەکردنی مناڵ و بەخێوکردنی مناڵەوە و لە ژێر سایەیانە بەحەسیتەوە. دڵگران مەبە ئەوە تاقیکردنەوەی خوایە. دوای 10 ساڵ مناڵێکی پێبەخشیت پاشان تاقیقی کردەوە بە تاقیکردنەوەیکی قورسر مناڵەکەتی بردەوە، بەڵام دیارە خەیری پێوە بووە. الخەیر فیما اختاره الله، خەیر ئەوەیە کە خوای پەروەردگار هەڵی ئەبژێرێت. بۆیە بژاردەکەی خوای پەروەردگار بۆ تۆ ئەوە بووە. سوپاسی خوا بکە ئێمەش دوعای خێرت بۆ بکەین. مامۆستاییان وەڵا ئەلحەمدوللا سوپاس بۆ خوا. بەس وەکو تۆ وەڵێ مامۆستاییان وەڵای دایمە یعنی وەکوتم جەرگ سووتان هەمیشاڵم خوای گەورە یاخوا کەس بەسەرینێ ئەوەی بەسەریشینێ مامۆستاییان نازانێ چەنە ناڕەحەتیە. دڵخوای گەورە مناڵی هەموو لایەک بپارێزێ ئینشەڵڵا. یەکێکیش لە کۆمنتە مامۆستاییان زۆر بینی من وتبووی باوکم نەخۆش هەر کەسی هاتە مایک پێی بڵێ دوعای خێری بۆ بکە مامۆستاییان تۆش دوعای خێری بۆ بکە. ئێمەش داواکە خوای گەورە ئەوی نەخۆشی یا رب العالمین شیفای دێ ئەوی لە نەخۆشخانەکانیشە خوای گەورە بە سەلامەتی ئینشەڵڵا نەجاتی بێ مامۆستاییان زێتمە دەستخۆشم مامۆستاییان. خوای گەورە بۆتی قەرەبوو بکاتەوە یا ڕەبی بە باشتر. بەخێر هاتی سەرچاوم لا حول ولا قوة إلا بالله.